داهاتووی هەرێم چی دەبێت؟ پاتریۆس چۆن عێراقی عەلی زەیدی بۆ سەردەمی ترامپ ئامادە دەکات؟ لەگەڵ سەردانەکەی عەلی زەیدی بۆ ئەمریکا دەیڤێت پاتریۆس نەخشەیەکی نوێ بۆ عێراق پێشنیاز دەکات. پاتریۆس ئەو جەنەڕاڵەی عێراق بەباشی دەناسێت ئێستا لەگەڵ تۆم باراک وەک ئەندازیارانی دیدگای دۆناڵد ترامپ دەردەکەون بۆ داڕشنەوەی سیستەمی سیاسی عێراق بە ئامانجی دوورخستنەوەی هەژمونی ئێران. پاتریۆس لە وتارێکی نوێدا لە واشنتۆن پۆست کە ئەمڕۆ بڵاو کراوەتەوە دەڵێت عێراق لە بەردەم ساتێکی مێژوویدایە کە ڕەنگە نەخشەی داهاتووی بگۆڕێت. دەژڵێت پەیامەکە ڕوونە تا 30 ئەیلول دەبێت هەموو گروپە چەکدارەکان چەکەکانیان ڕادەستی دەوڵەت بکەن. پاتریۆس جەخت دەکاتەوە کە کلیلەکە لێرەدایە هێشتنەوەی چەک لە دەستی دەوڵەت و هەڵمەتێکی تون دژی تۆڕەکانی گەندەڵی. بەڵام ئەوەی بەرپرسانی هەرێمی کوردستانی نیگەران کردووە تەنها شەڕی گروپەکان و گەندەڵی نییە بەڵکو پرۆژەکەی ناوبراوە بۆ تێکەڵکردنی هێزەکانی پێشمەرگە و حەشدی شەعبی لە چوارچێوەی وەزارەتێکی فیدراڵیدا. هەنگاوێک کە پاتریۆس وەک ڕێگایەک بۆ کۆتایی هێنان با چەکداری دەرەوەی دەوڵەت دەیبینێت، بەڵام بەرپرسانی هەرێم لێی ناڕازین. لا درێژەی وتارەکەیدا پاتریۆس دەڵێت لە ڕووی ئابووریەوە پرۆژەی ڕێگەی گەشەپێدان و سەربەخۆیی لە وزە وەک چەکێک دژی دەزوەردانی دەرەکی دەبیندرێت. پاتریۆس دەڵێت میلیشیاکان و تۆڕە گەندەڵەکان بەرگریەکی سەخت دەکەن، بەڵام چارەسەر ڕیشەکێشکردنیانە. پاتریۆس داوا لە واشنتۆن دەکات پاڵپشتیەکی بێوێنەی یاساییش و وابووری عێراق بکات بۆ مەرجەی دامەزراوەکانی دەوڵەت لە بەندەستی حیزب دەربهێنرێن. پاتریۆس هاوشێوەی تۆم باراک لە پەیامەکەی بۆ بەهێزبوونی عێراق بەهێزکردنی بەغدا بە چارەسەر دەبینێت. پێشی وایە دەبێت دەوڵەتی عێراق لە سەرووی نەتەوە و تایفی دابڕێژرێتەوە. ئاماژەکەش ڕوونە ئەوەی لە داهاتووی چاوی ئەمریکای لەسەر دەبێت بەغدا دەبێت نەکەرێمی کوردستان. ئەمەش پێویستی بە بەهێزبوونی کورد لە بەغدا هەیە.